ئیتر تەلەفۆنی بەرپرسانی کوور وەڵام نادرێتەوە. ماڵئاوایی واشنتۆن لە کێشەکانی هەرێم. تۆمباراک زەنگی کۆتایی هەموو پشتیوانیەکانی ئەمریکای بۆ کورد لێ دەدات. ڕەنگە کورد بۆ هەمیشە پشتیوانی ئەمریکا لەدەست بدات. ئەمە پەیامی ڤیکتۆریا تایلۆر، بەرپرسی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری عێراق و ئێرانە بۆ کورد. ناوبراو لە نوێترین سەرنجەکانیدا وێنەیەکی پڕ لە مەترسی بۆ ئایندەی هەرێمی کوردستان دەخاتە ڕوو. تایلۆر هۆشداری دەدات کە بەردەوامی قەیرانی سیاسی نێوان پارتی و یەکێتی و پاککەوتنی پرۆسەی پێکێنانی حکوومەت نەک تەنها پێگەی کورد لە ناوەخۆ باڵکو و پەیوەندیە ستراتیژیەکانی هەولێر و واشنتۆنیشی ڕووبەڕووی هەڵدێر کردوتەوە. تایلۆر ئاماژە بەوە دەکات کە گەورەترین هەڕەشە بۆ سەر هەرێم نەبوونی دەنگێکی یەکگرتووی کوردیە. ئەو دەڵێت شەرمەزاریە کە دوای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر بەسەر هەڵبژاردنەکاندا هێشتا لایەنەکان نەگەیشتوونەتە ڕێکەوتنی سیاسی. ئەم سستبوونە وای کردووە ئەمریکا سار بێتەوە لە نوێکردنەوەی یادداشتی لێکتێگەیشتنی هاوکاری هێزەکانی پێشمەرگە و بڕینی بودجەی هێزەکە کە ئەمەش مەترسیەکی ڕاستەوخۆیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی کورد. سەبارەت بە بەغدا، تایلۆر جەخت لەوە دەکاتەوە کە ئیدارەی نوێی ئەمریکا پشتگیری لە حکوومەتەکەی عەلی زەیدی دەکات، چاوەڕوانی هەنگاوی کردەیی لێ دەکات بۆ چەککردنی میلیشیاکان. وتیشی ئەگەر کورد بە یەکدەنگی نەچێتە بەغدا و پشتیوانی لە هەنگاوەکانی حکوومەتەکەی عەلی زەیدی نەکات، ئەوە لە هاوکێشە ستراتیژیەکانی ئەمریکا جێگەی نابێتەوە. هاتنی تۆمباراک وەک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ عێراق گۆڕانکاریەکی تری گرینگە. تایلۆر دەڵێت باراک کەسێکی پراگماتیک و بازرگانە، تەنها لەو شوێنەدا دەزوەردان دەکات کە بەرژەوەندیە ڕاستەوخۆکانی ئەمریکای تێدا بێت. پەیامەکە ڕوونە واشنتۆن چیتر خۆی بە مەسئول نازانێت کێشە ناوەخۆیەکانی پارتی و یەکێتی چارەسەر بکات و کورد نابێت چاوەڕێی موعجیزەی ئەمریکا بێت. لە کۆتاییدا ئەم پرسەی ئەمریکا هۆشداری دەدات کە سەردەمی پشتیوانی بێمەرج کۆتایی هاتووە. ئەگەر پارتی و یەکێتی لەم گەمە مەترسیدارەیان بەردەوام بێن، لە داهاتوویەکی نزیکدا خۆیان لە دەریایەکی پڕ لە تەوژمی بەغدا و گۆڕانکاریە ئیقلیمیەکاندا بەتەنیا دەبینەوە بەبێ ئەوەی کەس لە واشنتۆن وەڵامی پەیوەندیە تەلەفۆنیەکانیان بداتەوە.